بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی درە و یاریگا لەگەڵ هاوکارانی زێدا ئازیزم لە کامێرە و کۆنتڕۆڵ دێینەوە خزمەت هیوادارم هەتا دوا کۆمنت و دوا شتۆڤی بەرنامەکە هاوڕێمان بن و لێمان بێزار نەبن. خۆشەویستان دیارە تەوەری ئەم هەفتەی دەرەوە یاریگا تایبەت هەبێ بە خولیانەکانی ئیسپانیا و بە تایبەتیش ئاسیا ڕیال مەدرید کە لە ئێستایە بە 46 خاڵسەر و ڕیزبەندی خولەکەی گرتو ئەمساڵ لەژێر سەرپەرشتی کارلۆ ئەنچلۆتی ئاستێکی ناوازە پێشکەشەکە تیپێکە کە تەواو ڕێکخراوە، تیپێکە کە بەڕاستی پێش دەستپێشی وەرز هەمومان پێمانەوە بەشێک لە یاریزانەکانی چوونەتە تەمەنەوە پێویستی بە گرێبەستی زۆرە، بەڵام دوجار ئەبینین ئەنچلۆتی ئەم تیپەی بەڕاستی کرۆدەوە بە تیپێکی زۆر گەنج، تیپێکی زۆر ڕێکخراو. بۆ نمونە یاریزانێکی وەکو مۆدریچ ئەمساڵ ئاستی زۆر بەرز پێشەکە کە تەمەنێکی معنی تەمەنێکی زۆری بەڕێ کردووە لەوکە مۆدریچ تۆنی کروس بەشێک لە یاریزانەکانی تریانەکە کە تەمەنی هەڵخشا، بەڵام لەژێر سەرپەرشتی ئەنچلۆتی توانیوانە ئاستێکی ناوازە پێشکەش بکەن. ئایا ڕیال مەدرید ئەم ساڵ توانێت نازناوی لالیگا بەدەست بێنێت؟ یەکلایی کردوتەوە تا ئێستا، یاخود ئەکرێ بڵین هێشتا کات ماوە و گواستنەوەی زستانە ماوە و ئاڵ و گۆڕپێکردنی یاریزانان ماوە و خۆنوێکردنەوەی یانەکان ماوە. ئایا ڕیال ئەتوانێت نازناوەکە لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە کە لە ئێستاە بە جیاوازی 8 خاڵ لە پێش نزیکترین ڕکابەرێتی کە یانەی ئیشبیلیە کە پلەی دومی بە 38 خاڵ گرتووە؟ دیارە باس بەشتۆنە لە شێبەرکەکە معنی پاشەکشی کرۆ بە تەواوەتی، چونکە لە ئێستا بە 18 خاڵ ڕیال لە پێش ئەم تیپەوەی ئەگەرچی بەشت تەنهاییەکی دواخراوی هەیە. ئەتلەتیکۆش تا ئەندازەیەکی زۆر یعنی 29 خاڵی کۆ کردوتەوە، بەڵام ئەوەی کە ئێستا ڕکابەریەکە هەردوویانەی ڕیال مەدرید و ئیشبیلیان تا ئەم خولەکی ئێمە قسەی تیاکەین. ئایا ئیشبیلیە توانێت هەناسە درێژ بێ، نەفەسی درێژ بێ و تا کۆتایەکان بتوانێت لەگەڵ ڕیال مەدرید شێبەرکە بکەم؟ تەوەری ئەم جارە قسە ئەکەین لەسەر ئەم بابەتانە لەگەڵ هاوڕێ عەزیز و برای خۆشەویستم پێشەنگ غەفور، پێشەنگیان زۆر بەخێر بێ، لەگەڵ هاوکارمان برای بەڕێزمان ڕۆژنامەنووسی وەرشی کاک داراوان حەماک پاشکەمێک تر لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە بێ. پێشەنگ ئەمساڵ ڕیال مەدرید نەک هەر لە خولی ئیسپانی لە چامپیۆنز لیگیش ئاستی باش پێشکەشەکە، ڕیال لەژێر سەرپەرشتی ئەنچلۆتی گەشاوەتەوە و ئێستا تاکە ڕکابەرێ، یعنی ئێمە کێ بڵین لە بەڕێژەی لە سایەنەوەت نازناوەکەی تقریبەن یەکلایی کردوتەوە. تۆ چیت هەیە لەسەر ڕیال مەدرید بە تایبەتی؟ بەناوی خوا دەست خۆش گۆرانجان. هەڵبەت ئێمە باس لە یانەیەکەکەین کە گەورەی لالیگایە، لە ئەمان کاتیشا گەورەی ئەوروپایە بە بردنەوەی زۆرترین نازناوی چامپیۆنز لیگ. ئەنجامدانی 19 یاری لە نیوەی وەرزەکەیە و تۆمارکردنی 14 سەرکەوتن و 4 یەکسانی و شکستەیە، کۆکردنەوەی 46 خاڵ پێمانەڵێ کامیانەیە هەموو تایبەتمەندیشی بوون بە پاڵەوانبوونی هەیە. بەڵام ڕەنگە ئێستا بۆ قسەکردن لەسەرەوەی کە ڕیال نازناوەکە یەکلا کردوتەوە ئەمڕۆ کارلۆ ئەنچلۆتی هێشتا زۆر ئێمە نازناوی بوون بە پاڵەوانی لالیگا بە ڕیال مەدریدەوە بلکێنین، چکە لەبیرمان نەچێ ڕەنگە پار ساڵی ژێمە ئەتلەتیکۆمان وەکو مڕەشەحێکی بەهێز بۆ بردنەوەی نازناوەکە نەپاڵاوت بێ لە سەرەتاکانەوە، بەڵام دوجار ئەتلەتیکۆیەکی جیاوازمان بینیوە تا کۆتا هەفتە توانی ڕکابەر بێ لەگەڵ ڕیال مەدرید و بەرشەلۆنە، کە دوجار لە هەفتەی کۆتاییە ڕیال مەدرید و ئەتلەتیکۆمانە و ئەتلەتیکۆ نازناوەکەی بەدەستێنە. ئەوەی کە ئێستا دەگوزارێ لەم نیوەیە کە تێپەڕیوە دیارە ئیشبیلە یاریی کەمتر لە ڕیال مەدرید ئەنجامدا و لە حاڵی بردنەوەی داجیاوازیەکە بۆ 5 خاڵ کەمە بێتەوە. ئیشبیلیەش هیچی کەمتر نەکردووە لە ڕیال مەدرید، واتە بە شێوەیە لە شێوەکان ئیشبیلیەش توانیوێتی ڕێژەی سەرکەوتنی زۆر بێ و ڕێژەی شکستی تەنها 2 شکست بێ، واتە شکستی زیاتری لە ڕیال مەدرید تۆمار کردو. ئاماژەکان بۆ ئەوان کە تەڕاجۆیەکی گەورە بە ینی بەرشەلۆنەوە دیارە ڕەنگە لە بەرنامەکانی پێشوە کەم تا زۆر باسیەوەمان کردبێ کە بەرشەلۆنە بۆ تەڕاجۆیی کردووە، بەڵام هەوڵەی ئەم جارە با بڵێن لەم بەرنامەیە کە بابەتەکەمان بابەتی لالیگا و بە تایبەتریش تۆبیانەکانی ئەو خولەن قسە لەسەرەوە بکەین بۆچی بەرشەلۆنە ینی نەبووتە تیپێکی وەک ڕایۆ ڤالێکانۆ لە نیوەی وەرزدا، کە نەبووتە تیپێکی وەک ڕیال بێتیس کامانە لە پێشیەوە. حتمما هۆکارەکان زۆرن، دواتر وردەوە دەدەینە سەری ئەوەی کە خاڵی جەوهەری لالیگا بێ و ئێمە بە شێوەیەکی زۆر جیاواز بینی بێتمان دەرکەوتنی ڕیال مەدریدە بە ئاستێکی جێگیریەک دووش و چۆنەڵێ هەر یاریزانە کە ڕۆڵێکی پێدەدرێەوە خۆی جێبەجێیەکە. ڕەنگە دوجارەمە بۆ لێهاتووی ئەنچلۆتی بگەڕێتەوە یا دواتر بە وردی قسەیە. زۆر باشە، ینی باسی لێهاتووی ئەنچلۆتیت کرد، ینی
ئەنچلۆتی چی لەم تیپە گۆڕیوە؟ ینی من دواتر پێت ئەڵێم کە بۆ نمونە هەندێک شتێ منیش لای منیش هەیە، بەڵام من جارە لە پێشەم کەم زانم ئەنچلۆتی چی گۆڕیوە، چی وای کردو کە ئەم ئاستە جێگیرە ینی بە ڕیاڵ مەیدەوە دیار بێ. ئایا ئەمە تەنها هێز و توانە و ڕێخستنەوەی تیپەکەی لایەن ئەنچلۆتیەوە یاخود ئەمە پێکاتەکەی ئەنچلۆتیش پێکاتەیەکە کە بەڕاستی هەر ڕاهێنەرێ بێتوانێ ئەمەیان پێ بکات؟ ئەم پێکاتی ئەنچلۆتی پشتی پێبەستێ واتە بە پێکاتی سەرەکی وێدە گۆهرە منەوە و یاریزانانن کە پێشتری زیدان پشتی پێبەستون. ینی من بیرمە لە کاتێکا کە زیدان ڕایەنەر بوو تۆ دەتوانی بە هەڵسەنگاندن بۆ واستی یاریزانەکان پێکاتێکی جێگیر بۆ زیدان دیاری بکەی، بڵێ زیدان وا باشە یاری بەمە بکە یا بەمە بکە یا بەمە بکە. بەڵام ئێستا ئەنچلۆتی و ئەو جیاوازەی نێشتووە، ینی تۆ چاوەڕێی یاری ڕیاڵ مەدریدی تر گرنگ نییە بەلاتەوە بە چ پێکاتێ یاریەکە ئەوەندەی کە گرنگە ڕیاڵ مەدرید یاری هەیە. بۆچی؟ لەبەرەوەی ئەنچلۆتی یاری بە هەر یاریزانێکەکە لە هەر مەرکەزێکە جا دیفاع بێ، ناوەند بێ یاخود هێرشبردن بێ، ئەم تیپە ئاستێکی بەرز وە جێگیر پێشکەشەکە. تەنها چۆنەڵی داشی دەستی ئەنچلۆتیەکە لە چەند یاریەکە بۆ نەگۆڕانکاری پێدەکرێت، بەڵام هەمان ڕیاڵ مەدرید دەبینین بە ئەمان تاموچێژ و بۆ یاریەک بە زیمایی نەکەەوە 22 گۆڵ تۆمارەکە. ئەمە خاڵی جیاکەرەوەی پێشتر و ئێستایەکە ئەنچلۆتی سەرکەواتە ئەکرێ بڵێن ئەم قسانی تۆ پختکەمەوە لەوەی ئەنچلۆتی کاریی گەورەی کردووە لە ڕێخستنەوەی تیپەکە، لەوەی کە بۆم لە بەرزکردنەوەی توانای یاریزانەکان جارێکی تر کە دیارە بەگەڕانەوەی ئەو ڕایەنەری توانای جەستەیەکەش ئەمە ڕیاڵ بۆ ئەم ساڵ بەڕاستی چانسیش گەورەیە بۆ ڕایەنەرە گەڕایەوە کابینین ئێستا بە باشترین شێوە جدەسی ئەم ڕایەنەرە بە ئاستی بە توانای جەسەدی یاریزانەکانی ڕیاڵمەیی دەوابین کە بۆم لە یاریزانێکی دریچکە پێمان بوو کۆتایی پێدی تر. ینی گەورەترین کارێک ئەنچلۆتی کردبێتی و هەمومان هەستی پێ بکەین گۆڕینی ڤینیسیۆس جۆنیۆری سەردەمی زیدانە بۆ ئەم ڤینیسیۆسی نمونێکی زۆر ئێستا 10 گۆڵی لە لالیگا هەیە، سێم کەسە لە لیستی گۆڵکارانە لە دوای بەنزیمە و یاریزانێکی بێتسەوە. هۆکار چیەکە ڤینیسیۆس بۆ ماستە دەرەکەوێت لە کاتێکە ئەگەر هەڵە نەبم لە هەموو وەرزی ڕابردووە ڤینیسیۆس 5 گۆڵی تۆمار بێگومان تا ئێستا زۆر ڕێژەکە زیاترە لەگەڵەوەی هەشتا دووەندێ بێگومان. کاک پێشەنگ دێمە وڵات کاک داروان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک داروان سڵاوی خوارد دەبێت، سپاس بەو کاتێک کە بە بەرنامەی گفتوگۆی دەرەوەی و یاریگات بەخشی سپاس دەکەم. باسەکەمان باسی لالیگایە و بە تایبەتیش لالیگایە یانەیەک هەیە کە ئەم ساڵ زۆر ڕێکخراوە ڕیاڵ مەدرید وە لە ئێستاژە سەر و ڕیزبەندی خولەکەی گرتووە. سەبارەت بە ئاستی گشتی لالیگا تۆ قسەم بوو کە سەرەتا لالیگا ئەمساڵ ینی ئەتلاتیکۆ ینی باوەڕ ناکەم بتوانێت ڕکابەری بکە، چونکە بەڕاستی ئاسی هەڵکشان و داکشانەکە بە شۆنەوە لە مەعمعەکە چۆتە دەرەوە بەگشتی، چونکە بەڕاستی قورسە، ینی مەگەن ئەڵڵاهومە مفاجئەیەکی گەورە ڕووبە بە شۆنە بێتە پاڵەوان، بەڵام قورسە و ئێستا ئەوەی کە هەیە ئیشبیلیەیە ڕکابەری ڕیاڵمەیی دەکات لەژێر سەرپەرشتی جۆرێن لۆپێتیگی ڕایەنەری پێشووتری هەڵبژاردەی ئیسپانیا. چیت هەیە لەسەر لالیگا ئەمساڵ؟ سەرتا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ دەرفەتە، زۆر سپاس بۆ ئەوەش بەدڵنیاییەوە گەر سێری لالیگا بکەین هاوشەوەی خولەکانی تر ئەویش بەهۆی ئەو قەیران و بەهۆی ئەو بارگرانی کە دوای کۆڕۆنا بەسەر سەرجەم خولەکان داهاتوە بەسەر لالیگاش داهاتوە، بەڵام دەبینین ڕێژەکەی لالیگا زیاترە لە خولەکانی وەکو پریمەر لیگ، چونکە بەهۆیەوەی کە پریمەر لیگ بەردەوام بینەری خۆی هەبوو، بەردەوام ئەو داهاتی کە پێشتر هەی بووە ڕێژێکی زۆر کەمی نەکردووە، بۆیە دەتوانم بڵێم ئەو کاریگەریەی زیاتر لەسەر لالیگا هەبووە و لەسەر دەتوانم بڵێن سریایی هەبووە بە بەراورد لەوانی تر. ئەگەر بینە سەر باردۆخی یانەکانیش بەدڵنیاوە یانەکان دەبینین ینی گرێبەستی زۆر گەورە ئەنجام نەدرا، ینی خۆمان دەزانین کە یانەکان لە قەیراندان بە تایبەتی دویانە گەورەکەی وەکو بارسا و ڕیال مەدرید، یعنی سیر کە ئەو یاریزانانەی کە هاتون بۆ یانەکان بە خۆڕایی هاتون گرێبەستیان تەواو بووە. ئەمە خۆی لە خۆیدا وا دەردەخا کە ئەو تیپانە ناتوان گرێبەستی گەورە ئەنجامدەر، ناتوان خوان ئامادە بکەن، بۆیە ئەوەی کە ئێستا باشە، ئەوەی کە ئێستا توانیوێتی پێشەنگی لالیگا بگرەوەی توانیوێتی بەبێ ڕکابەر لە پێشەنگی سەرجەمیانەکان بێ، ئەو یانەیەکە ڕاهێنەرێکی بازمونە، ڕاهێنەرێکە ڕاهێنەرەکەی توانیوێتی کە
تیپێکی ڕێکخراو دروستکات تیپێکی تۆکمە دروستکات بەو یاریزانانێ بەو کەرستەی لە ژێردەستێتی یعنی ئەمە گرنگترین خاڵە بۆی کە بڵێن ئێستا ڕیال مەدرید هۆکاری سەرەکیەوەیە کە ڕاهێنەرەکەی توانیوێتی تیپێکی تۆکمە دروستکە بەو یاریزانە بۆ کەرستانی لە ژێردەستێتی دەناوەکو هاوشەوەی یانەکانی دەتوانم بڵێم ئەتلتیکۆ مەدرید زیاتر یاریزانیشی کڕێەوە ینی بارسا زیاتر یاریزانی گواستەوە بەڵام ئەوەی کە ئیشەکەی ئاسانتر کردووە و ئەوە بووە کە کارلۆ ئەنچلۆتی توانیوێتی تیپێکی تۆکمە دروست بکە لە سەروی هەمووشیانەوە دەتوانم بڵێم ڕیال مەدریدێکی جیاوازە لە ڕووی توانای جەستەیەوە ئەو ڕیال مەدرید لە یەکەم خولەک تا کۆتا خولەک یاری دەکا بە یەک ڕیتم بە یەک ئاست ئەویش دەتوانم بڵێن ڕاهێنەری توانای جەستەی پینتۆسە کە گەڕاوەتەوە یانەکە کە هۆکارێکی سەرشی بۆ بردنەوەی چامپیۆنز لیگەکانی وەرز ڕاوردو دەستخۆش زۆر باشە ئەویش هەمان بۆ چوونی هەیە لەسەر گەڕانەوەی پینتۆز دیارە کە کاریگەریش گەوری هەبوو کاک بێشنگ یعنی ئەنچلۆتی کە ڕۆی ڕیال مەدرید بەڕاستی هەندران بگەڕنەوە بە ئەو سەردەما ینی من بەلامەوە سیر بوو هاتەوە بۆ بەڕایەنەری هاچەنە ڕیال مەدرید یانێک کە هەموو ڕایەنەری خەونی پیاوبینە بەڵام ئەگەر بیرت بێ بەشێکی زۆری هەندرانی ڕیال مەدرید کە ڕۆی ینی بە فیکە و بە هاتو هاوار ئەنچلۆتیان دەکرد ئەگەر چی ئەنچلۆتی توانی نازناوی چامپیۆنز لیگ پاش ساڵانێکی زۆر بە ڕیال مەدرید شاد کاتەوە دواتر زیدان توانی سێ چامپیۆنز لیگ لەسەرێک بۆ یارەکە بەدەستبێنێ وە تیپەکە ڕێبخاتەوە زیدان هاتە سەر تیپێکی ڕێکخراو دوای ئەنچلۆتی گەڕانەوەی ئەنچلۆتی لە جێگەی خۆیان بۆ ئەوەی کە بۆ ئەو پۆستەیە خودت ئەنچلۆتی ئەبوو بیری ئەو هاتو هاوار زۆرێک لە ڕایەنەرانە ئەگەرچی یعنی ڕیال مەدرید تیپێکە هاندرانی یانی ڕیال مەدرید نەک هەر لە ئیسپانیا لە کوردستانیش هاندرانی ڕیال مەدرید ئەو هاندرانن کە بەڕاستی نایانەوێت دیانەکەیان هیچ ساڵی بێنازناو بێ ئەمە خاصیەتی هاندرانی ڕیال مەدریدە بەڵام دوجاریش بۆ نمونە ئاساییە تۆ ڕاهێنەرێک پاش ماوەیەکی زۆر چامپیۆنز لیگت بۆ ئەبا بەڵام دوجار وەرزێک ئاستی باش نییە تۆ یەکسەر دەری ئەەکەی ئەمە بە ڕیال مەدریدەوە زۆر دیارە نەک هەر بە ڕاهێنەر یاریزانیش بۆ نە یاریزانێکی وەکو لۆکایۆڤیچ لە ئینتراخت فرانکفۆرت ئاستی زۆر ناوازی پێشکەشە کرد گۆڵکارێکی عەجیب بەڵام لەگەڵ تیمەکەی زیدان زۆر ئیحتیمامی پێ نەدراوە دەرفەتی زۆری پێ نەدرا و دەرفەتەی درا بە هازارد نەدراوە بەو کە هازار نەیتوانێت ئاستی پێ بکە ئەمە لە ڕیال مەدرید بوونی هەیە و بەشێک لە چاودێرانی وەشیش پیان وایە ڕیال مەدرید تا ئەندازەیەک بەرامبەر یاریزان و بەرامبەر بە ڕایەنەریش بێوە تیپێکی بێوەفایە تا ئەندازەیەک ئەمەی ئەنچلۆتی چۆن هەڵسەنگێنی قسەی زۆرێک لە ڕایەنەرانەوەیە کە ناتوانن نەخێر بۆ یانە گەورەکان بکەن لە نووشیاندا ڕیال مەدرید بەڵام ئەلێگری ئەو نەخێری بۆ کرد نا ئەلێگری لە ناو مامەعەکانە بووە تاوە ئەلێگری من کاپیلۆ دیارە لەم ڕوو لێ دوانێکییا باز لەوە کاڵێ ئەنچلۆتی ترس و تەمەڵی خۆی بوونە بۆ ڕایەنەری ڕیال مەدرید ئەم دوو قسەیەکە ترس و تەمەڵی خۆی بوونە بۆ ڕایەنەری ڕیال ئەلێگری بەس کاپیلۆ قسەکە لەسەر ئەلێگریەکە ئەڵێ ئەلێگری ئەوە بوون ینی ئەلێگریش لە ئەو فرسەیدا بەردەما بوو نا ئەلێگری خۆی هەر کە با بڵێن لە ڕایەنەراتی لە ڕایەنەراتی ڤانتۆس زۆر کەوتەوە نێتیەوەیە بوو کە ڕایەنەراتیانێکی گەورەی دیکە وەربگرێ بەڵام ڕەنگە لەم زڕوف و لەم چۆنەڵەی کێشمە گەورانەیە هەموو ڕایەنەرە جورەتیەوەی نەبێ ڕایەنەراتی یانەیەکی دیاریکراو لە نمونەی بەرشەلۆنای جورەتی نییە ئەنچلۆتی و ڕایەنەرەیە کە حەزی بە تەحەدی گەورەیە حەزی بە ڕکابەری گەورەیە با بە دڵشکاوی ڕۆشتوێ بەڵام ئەو هەمیشە بەدوایەوەیە لەگەڵ گەورەکانە دەستکەوتی گەورە بەرێتەوە ئەنچلۆتی بۆچی کەسێکی چۆنەڵی بژاردەیەکی دروستی بەردەم ڕیال مەدرید بوو لەبەرەوەی هەمانم یاریزانانەی کە ئێستا لە پێکاتی ڕیال مەدریددا هەن لە پێشتریشا بەشێکی زۆریان ئەنچلۆتی سەرپەرشتی کردوون بۆیە بۆ گەڕاندنەوەی هاوسەنگی لە نێوان و دروستکردنی هاوسەنگی لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید و لە تاوی ئاستانی یاریگادا ئەنچلۆتی باشترین بژاردە بوو هەر هۆکاری گەڕاندنەوەکەشی ئەوە بوو و دوجار توانیشی ئەو سەرکەوتنە بێنێت کە سەرۆکایەتی یانەکە چاوەڕێیان لێ دەکردەوە تا ئێستا بەرووبوومەکەیە بینی بەرووبوومەکەیە بینی نا لە وەرزی پێشوو کا گۆران ینی وەکوتم ئەتلەتیکۆ مەدریدێکی زۆر جیاوازمان بینی بە تایبەت لە نیوەی یەکەمە ئەگەر بیرمان بێت لە نیوەی دووەمە ڕیال مەدرید دوێ ڕایەوەی لە نیوەی یەکەمە تەڕاجوایی کردو بەڵام توانی هەنگاوانێکی باش لە ئەتلەتیکۆ نزیک بێتەوە تا لە دو هەفتەدا نازناوەکی بۆ لە دەستدا بۆیە ئەنچلۆتی بە دوای تەحەدی گەورەوەیە ڕیال مەدریدیش بە دوای پیاوی گەورەوەیە چونکە هەمیشە چاوی لە دەستکەوتە بۆ مەسەلەی بێوەفایی و ئەوە هاندەرانی ڕیال مەدرید یاخود یانەکە بێوەفا نین بەڵکو تموحیەوەیانەیە کە یانەکە
بەردەوام لەسەر سەکۆی نازناوەکان بێ مە شتێکی سروشتیە ئەخەتم وحشی ڕەنگە لە یاریگای سلێمانی ناکەتم لە یاریگای سلێمانی تۆ بە دیاریانەیەکی ناو سلێمانیەوە دانیشی ئەو دەستکەوتنێنە کە چاوەڕوانی لەکەی یان یاریەکە بەرجێبێڵیان بە شێوێ لە شوێکان ئەمە بەشێکە لە جوانی تۆپی پێ بۆ نمونە ینی هەچەنە مناقەشەکەمانە بە لەو ئاقاری تر بەڵام ینی بۆ نمونە گۆڵپارێزێک و کیلۆر نافاس کە چەند چمپیۆنزیگی لەگەڵ تۆپم بۆ مرتبە چەند چمپیۆنزیگی لە ڕیال بێت ینی پشکی شێری بەرکەوتی گۆڵچێکی باشە بۆ ینی دۆ دەستبەرداری ئەو بۆ منە کۆرتوات هێنا ڕیالمەیت هەندێک کۆرتوا هێناوە بەڵام ئەمە دووربینیە بۆ کارژێڕی وە سەرۆکاتیەویانێ ئەو یانێ بیر لە تەنا ساڵێک ناکاتەوە دڵی من ڕاگرێ لەبەرەوەی ئەم ساڵ نازناوەکەی بۆ بەرموتاڵ نەخێر ئەم یانانە هەمیشە لە ئەبدەیتی نوێیان دەیانەوێت داهاتویان گەشتر بێ لە ئێستایان باشە زۆر باش دێم وڵات کاک داروان ریال مەدرید بۆی حەزەکەم چکە دواتریش قسە لەسەر ئەتلاتیکۆش بکەم بزانم لەگەڵ سیمۆنی بەکوێیەک ئەوە سیمۆنی کاری تاوا نەبووە بەڵام پێشوی بینە سەر ئەتلاتیکۆ ریال مەدرید لە نیوەی دووەمە لە گواستنەوەکانی ستانایە پێویستی بە گواستنەوەی یاریزان هەیە پێویستی بە ئەکتیڤ زیاترکردنی پێکهاتەکەی هەیە پێویستی بە پڕکردنەوەی بۆشایەکان هەیە یاخود دە ریال مەدرید بەم پێکهاتەوە توانای برنەوەی نازناوەکانی هەیە ریال پێویستی بەچی لە نێوەی دووەمە خۆی دەتوانین بڵێن کە ریال مەدرید لەگەڵەوەی تۆکمێ و لەگەڵەوەی تیپێکی تەواوی ئامادە کردو بۆ لالیگا بەڵام حتمما ئەو تیپە ئامادە نییە لە هەردوو پاڵەوانتی ڕکاوەری بکە بە تایبەتی چامپیۆنز لیگ کە خۆمان دەزانین کە چامپیۆنز لیگ بۆ هەموو تیپێک قورسە بەڵام کە ناوی ریال مەدرید لە چامپیۆنز لیگ دێ هەموو تیپەکانی بەرامبەری حسابێکی تایبەتی بۆ دەکەن ئەگەر بە 11 یاریزانی لاویش بەشداری بکە بەڵام ئەگەر واقع بین سیرکەین پێکاتەکەی ریال مەدرید ئێستا ئەو پێکاتەیە نییە کە بڵێن تەواو ئامادەیە بۆ ڕکابەریکردنی هەردوو پاڵەوانێتی چونکە تۆ لە چامپیۆنز لیگ کاتێک کات و یاریزانێک کۆکەرین بنزیمە کە باشترین یاریزانی یانەکەتە یاخود ڤینیسیۆس کە یەکێکە لە باشترین یاریزانەکانی ئەم وەرزە توانای خۆیان ئاستی خۆیان پێشکەش ناکەن یاریزانێشتر بێت جێگرەوەیان بێ یاریزانێک بتوانێت شوێنیان بگرێتەوە ینی پێم وایە سەر ریال مەدرید ینی ڕاستە یۆڤیچی هەیە بەڵام پێویستی بە هێرشبەرێککەیە هاوشێوەی بنزیمە کە کاریگەری هەبێت بێتە ناو یاریگە بتوانێت جیاوازیێکی باش دروستکات و ڕکابەری بکە بۆ نیوەی دووەم دەتوانم بڵێم ریال مەدرید کە سەرتاش باسم کرد تیپێکی تۆکمەی دروست کردووە لە شانسی ریال مەدرید ینی نەک بڵێم یانێکی بە شانسە بەڵام لەگەڵ ئەوەی کە تیپێکی باشیە بەڵام ڕکابەرەکانی بەو شێوە بەهێزنین کە بڵێن ڕکابەرەکانی زۆر بەهێزن پێویستە گۆڕانکاری زیاتر بکە بۆی کە بەردەوام بێت لەسەر ڕوتمە پێم وایە ریال مەدرید ئەگەر ئەوەی ئێستا لە ژێردەستیتی ئەوەی ئێستا کە یاری پێ دەکات بەوەی ئێستا کە لەسەر ئاستە بەردەوام بێت دەتوانێت بە ئاسانی یەک نەک بڵین زۆر بە ئاسانی بەڵام بە زەحمەتێکی کەم بتوانێت لالیگا یەکلا کاتەوە چونکە تو سیر کات لالیگا جیاواز لە خولەکانی تیران ئەوەی کە متابعی لالیگام کردیا ئەو خولە کە تۆ توانیت لە سەرەتای وەرزەوە یاخود بڵین لە قۆناغی یەکەم بە پێش یانەکان بکەوی زۆر باش یاری بکەیت لە دەرەوە یاریگای خۆت لە ناوە یاریگای خۆت لە قۆناغی دووەم ئاسانکاریەکی باشت بۆ دەبێ و دەتوانی زاڵبی بەسەر ئەو قورسیانی کە لە قۆناغی دووەم بۆ دێ ینی ئەگەر تێبینیم کە ئەو یانانێکە بوونە پاڵەوان هەمووشە سەرەتای خولەکە زۆر باش بوون دەتوانی یانە خاڵێکی زۆر کۆ بکەنەوە بۆی لە قۆناغی دووەم بەباشی مامەڵی لەگەڵ بکەن ئێستاش ریال مەدرید دەتوانم بڵێم لەو قۆناغا بەباشی هاتووە توانیەتی لە دەرەوە یاریگای خۆش و لە ناوە یاریگای خۆش بەباشی یاری بکات زۆر جار باسی ئەوشم کردووە کە هەر تیپێک ببێتە پاڵەوانی خۆل لە هەر خولێشتر دەبێت یاریە قورسەکان بباتەوە و یاریە ئاسانەکانیش ینی یاری ئاسانەکان باتە و یاریە قورسەکانی شکست نهێنێت اینجا بە بەرامبەربوون یان یاخود بردنەوەکی زەحمەت ریال مەدرید ئێستا یاریە بەهێزەکانی بردوێتەوە بەڵام بۆ نمونە هەڵسەنجی لە هەردوو یاریەکان ڕابگری ئێستا ریال مەدرید دەبینین ئێستا بەو شێوازە یاری دەکات زۆر باشە کاک پێشەنگ ریال ئەمساڵ ڕێکێ لە خاستەکانی ئەوەیە کە لەگەڵ تیپە بەهێزەکانە باش دەرکەوتووە لەگەڵ ئیشبیلیا باش دەرکەوت تقریبا لەگەڵ یانێ ئەتلاتیکۆ لە ئەتلەتیک بیلباو کارێکی دوآخری هەفتەی چوار بوو توانی سەرکەوتن بکە یاریشی خۆرز بوو لالیگەی سان مامێس لەگەڵ بەشتۆنەیە باش دەرکەوتووە ئەنی ئەمە خاصەتی تیپێکە کە بێتە پاڵەوان یعنی بۆ ئەوێ ئەو جورئەتەمان نەبێت لە ئێستا بڵێن ریال مەدرید ینی بە ڕێژێکی زۆر من ئێستا جورئەتەم هەیە من ئێستا من پێتەڵێم ریال بە ڕێژەیەکی جگار زۆر پاڵەوانی لالیگایە ئەم قسەی بە لەسەریشم ماڵ بێت بەس من وەکو میدۆ ناڵێم
سەرمەتاشم کە ئەگەر شتە قسەکەم ڕازم خۆم فستان و خەریکە تووکی پێوە نامێنێ بەڵام من پێم وایە ڕیال بە ئەندازێکی زۆر نازناوەکەی بردوێتەوە بۆ ئێمە ئەو جورئەتەمان نییە بۆ جورئەتە نییە نا مەسەلە جورئەت نییە ئەو جورئەتەی کە ئەنچلۆتی نیەتی من چۆن هەم بێ ئەمە قسەکەیە ینی ئەخە بۆ ئیعلام هەندێک قسە هەیە جیایە من خۆ هیچ کات من ناڵێم کاک پێشەرێزم لەوە نەکردووە ناڵێم لە 100% بەس ئەڵێم بە ڕێژێکی زۆر ڕەنگە منیش لەگەڵەوە دابم بەڵام بۆ کۆی بڵێم نازناوکەیەک لا بۆ تۆشتیوان ناتوانم بڵێم لە بەرەوەی 19 هەماوە لەم 19 هەیە کۆڤیدمانەیە کە لە یارەکەی ئەتلەتیک بلباوە 12 یاریزانی ڕیال مەدرید کە زۆرینەیان بەهۆی کۆڤیدەوە بۆ بەشداریان نەکردووە چ گرنتیەکەیە بۆی کە ئەم تیپە لە چەند مانگی ئایندەیە زۆربەی یاریزانەکانی پێکانیان توش کامە دوجار تەسیری نەرێنی لەسەر بەو شێوەیەش ڕیال زۆر باش دەرکەوت ینی لە یاری بەرامبەر بلباوە ئەوە پەیوەندی بە چیوە هەیە شتێکتان وتان بۆ ڕیال لە بەرامبەر فرقا بچووکەکانە تووشی تەعەسووریانی ڕاقە بێ ئەمە جۆرێکە لە غوروریان حساب بۆ نەکردن بۆ بەرامبەر کە بڕوام وایە زۆر جار ڕیال مەدرید ئەمەیە ئەبێتەوە کاریەوەی کە کەمتر وەک پێویست دەرکەوێت لە بەرامبەریانە بچووکەکانە بەڵام کاتێک خوێندنەوەیکی تەواو بۆیانەیەکی وەک بلباو ئیشبیلیە ئەتلەتیکۆ مەدرید و بەرشەلۆنا تا دوایی دەکات دەیبینین تیپێکی ڕێکخراوتر دێتە بەرچاو ئەمە جگەلەوەی کە ئەنچیلۆتی بۆ ئەم یاریانەی کە یاری بچووکن ڕەنگە تاقیکردنەوە بە یاریزانەکانی دیکەش بکات زۆر باشە بە کات لە بەشلۆن ئەتلەتیکۆ ئیشبیلیەش نەخۆین ینی پێشەوی سمەسەر ئەتلەتیکۆ ئەسمەلای کاکدارەوان یانەی ئیشبیلی ئەمساڵ لەژێر سەرپەرشتی لۆبیتیگی ئاستێکی بەرز پێشەکە بەردەوام ئیشبیلیە تیپێک بووە کە یعنی چاوەڕێ ئەومان کردو بگاتە چامپیۆنز لیگ تیپێکی قورس و سەعب بووە لە بەرامبەر تیپە گەورەکانە ژمارەیشی هەروە ئاسان نەبووە ئەمساڵیش بەڕاستی تیپێکی جیاوازە یاریەک کەمتری ئەنجامدا و هەش خاڵ لە ڕیال دوورە بەڵام من وەکو خۆم ئیشبیلیە بەڕکابەری برنەوەی نازناوی لالیگا نازانم ئایا داراوان هەمە پێی وایە ئیشبیلیە ڕکابەری برنەوەی نازناوە ناڵێم ڕکابەری کاکە لەگە ڕیال تاوکو بەڵام من پێم وان نییە ینی بتوانێت نازناوەکە بەدەست بێنێ تۆ لەسەر ئیشبیلیە چیاڵێ کاک گۆران خۆی هەر تیپێک کە دەبێتە پاڵەوان حتمما دەبێت یەدەگەشی باشی هەبێ ینی زۆر جار کە پێشتریش ڕیال مەدرید بارسا تەنانەت ئەتلتیکۆ مەدریدش کاتێک بووینە پاڵەوان خاوەن یەدەگەشی باش بوونە یعنی جگە لەو 11 یاریزانێکە بەردەوام یاریان کردو بەردەوام توانیان ئەنجامی باش بەدەست بێنن خاوەن یەدەگەیکی باش بوونە بۆ توانیانە کە کاتێک کە یاریزانێ سەرشەکان ئاسیاندا دەبەزە یاخود بەهۆی پێکانەوەیان بە هەر هۆکارێک دوورکەوتنەوە یاریزانی تر شوێنی ئاگرتنەوەەوە و توانیویانە ئاستی بەرز پێشکەن و لەسەر بردنەوەکان بەردەوام بن ئەوەی سیڤە هەتا ئێرە هێناویەتی بەهۆی ئەوەی کە ئێستا خاوەن ڕاهێنەرێکی زۆر باشە خۆمان زانین خاوەن ڕاهێنەرێکی تەکتیکی یەکجار باشە کە ئەویش جولیان لۆپتیخیە بۆ لەگەڵ ڕیال سەرکەوتوو نەبوو خاوەن پێکاتەیەکی سەرەکی زۆر باشە یعنی خاوەن پێکاتێکی سەرەکی زۆر باشە یەدەگەکی باشی نییە یعنی ئەمە دەبێت دام بۆ دابنێ کە سیڤە خاوەن پێکاتێکی باشە بەڵام یەدەگەکی باش نیە بۆی کە نەفەسێکی درێژ بتوانێت ڕکابەری ڕیال مەدرید بکە یان بتوانێت ڕکابەری نازناوەکە بۆیە منیش هاوشێوی تۆ من سیڤە بە ڕکابەرێکی سەرەکی نازانم بۆ بەدەستێنانی نازناوەکە بەەوە شۆکارەکەی کە باسم کرد کە خاوەن یەدەگەیشی زۆر باش نییە ینی تۆ بۆ نمونە ئۆکامبۆس و ڕافامیر و ڕاکیتیش و کۆندی ئەمانە کە بتوانێت ئاستێکی بەرز پێشکەن کە ئەوانە نەبوون یاریزانێک نییە هاوشەویوانە بتوانێت ئاستی بەرز پێشکرد بۆیە پێم وایە سیڤە تا قۆناغی یەکەم تا ئێرە بۆ پێکاتەیە و تا ناوەڕاست قۆناغی دووەمیش لەوانەیە زۆر بە باشی بێنێ و زۆر بە باشیش دەڕوا بۆ چونکە وەک گوتم خاوەن ڕاهێنەرێکی بە پلان و بە تاکتیک و زۆر باشە بەڵام لەبەرەوەی نەبوونی یەدەگەشی باش و نەبوونی پێکاتەیەک لە یەگەدەگی دووەم بتوانێت جێگرەوەی یاریزانە سەرچەکان بێ ئەمە وا دەکات کە سیڤە دوور خاتەوە لە نازناوەکە بۆ نمونەوە کۆیە کە ئێستا بەرامبەر بارسەلۆنا کە هەمومان دەزانین بارسا لە تیپێکە وا لە دروستبوونەوەیە تیپێک نییە بەو شێوەیە کە سیڤە بەو شێوازە یاری لەگەڵ کرد ئەمە پێمان دەڵێ کە سیڤە هێشتا تەواو ئامادە نییە بۆی کە ڕکابەری نازناوەکە بکات بەڵام پێم وایە ئەگەر سیڤە پارێزگاری لەو یاریزانە بکات و چەند یاریزانێک بوازێتەوە لە ساڵانی داهاتوو یەکێک دەبێت لە ڕکابەرە هەرە بەهێزەکان بۆ بەدەستێنانی لالیگا دەستخۆش پێشەنگ تۆ چی تێ لەسەر ئیشبیلیە من و ئیش هاوڕین لەسەرەوەی کە بەڕاستی تیپێک
نەفەسی درێژەوێ بۆ برنەوەی نازنا و کە یەدەگی باشی هەبێ یەدەگی باشی نییەم تیپە تیپێکی پشوو درێژە بەڵام بەمانایەک لە ماناکان ئامانزار نییە واتە ناتوانێت ئامانجەکانی بپێکی هۆکارەکەشی باری دارایی هۆکارەکە چوزانم نەبوونی ئەو یاریزانەی کە وەکو بەدیل یاخود وەکو سەرەکیش پشتی پێبەستی بە بەراورد بە ڕیال مەدرید مقارەنە ناکرێ بەڵام دوجار لە بیرمان نەچێژبی لە یەکێکە لەو ناوانەی هەمیشەمە لە ئیسپانیا لەسەر زارمان بووە ینی ڕەنگە زۆر جار یەکێ بوو بێ لەو تیپانەی کە بیرمانە یۆرۆلیگ بە شێوێ لە شێوەکان لەسەر خۆی وەکو بڵێ تاڵ مەبەستمەوەیە ئەم تیپە تیپێکی مەبەستەکەی منەوەیە تیپێکی قورسە لە ناو ئیسپانیا ینی بەرامبەرەکانی هەمیشە بە حسابی بەڵام ینی خۆ تۆ دوجار ئێمە لە دەی پێشوە ئەوەندەی ڕیال مەدرید و بەرشەلۆنەمان پاڵاوتۆ وێ ڕایبوونی چەندین ئەسێرە لە ئەتلێتیکۆنەوەمان پاڵاوتۆ بۆی نازناوەکە بێت ئیشبی لێش چۆنەڵی کەمتر لە ئەتلێتیکۆ مەدرید لە ئیسپانیا حسابی بۆ کراوە بەڵام ئەم وەرزە وەرزێکی باشی تا ڕەنگە کۆتایەنان بۆ وەرزەکە لە دووەمی ڕێزبەندی بۆ ئیشبی لا دەستکەوت خۆی سەرۆکایەتی تیپەکە باز ینی بەشێک لەو تیپانە کاک پێشەنگ ینی بۆیە ینی ڕایەنەر زوو دوور ناخرێتەوە بەشێ لەم تیپانێکە بۆ وەکو بلبا و وەکو بۆ منە ئیشبیلی ئەوانە چکە بەڕاستی سەرۆکایەتی تیپەکە پێیانەڵە تۆ پلی چوارەم بۆ بدەستێنەوە لاقەن نەبێ پێنجەمە دەستێنێ بدەریەکەن بۆ منە ڕایەنەر سێم بۆ دەستبێنە دووەم کاکە چوارەم بەسگەرە چامپیۆنز لیگ ئامانجیان ئەوەیە بۆیە من پێم وایە ئامانجی ئیشبیلی ئەم ساڵ برنەوەی نازناوی لالیگان نییە هەوڵی بۆ دەن بەڵام پشوو درێژ نابن لە نێوەی دومی شاڕەنگە لە دووەمی بمێنەوە بەڵام دوجار بەڕاستی ئێمە بیرمان نەچێ ینی ڕکابەرەکانی تیژ ڕیال بێتس و ئەمانەش کۆمەڵەتی بن کە بتوان لە ئیشبیلیە بەرنەوە بۆ کە باسی ڕیاڵتیسەکەم پێکەی نیەکان پێشنگ بێگوبار بێزە ئەومان ترسمان لە شتێکەیە لەسەر ڕیاڵتس زۆر باشە کاک دەرەوان زۆرێک لە هاندرانی ئەتلاتیکۆ مەدرید کە دیارە لە کوردستانی شاندەری ئەتلاتیکۆ مەدریدمان هەیە پێیان وایە ئیتر سەردەمی سیمۆنی لەگەڵ ئەتلاتیکۆ کۆتایی پێهاتوە سیمۆنی تر تاوە توانی نازناوی لالیگا ببەر جارێکتر بەدەست بێنێ بۆ یانەی ئەتلاتیکۆوە بەڵام لە ئێستا تیپەکە ئاسی ناجێگیرە ئەڵی باز لەوە کرێ ڕخنەی ئەوە لە سیمۆنی ژیرێت چەند ساڵە ڕاهێنەری یانەی ئەتلاتیکۆیە ڕۆخی بلانکۆسە بەڵام یعنی گۆڵەیەکە و بەرگریەکە ینی یاریکی زۆر بێتان پێشکەشەکە هەندران حەزیان لە ئێستا بەڕاستی تۆ شێواز گۆڕاوە بۆ شێوازی هێرشبەری ئەو شێوازەی کە کلوب پشتی پێ بەستێ پێ بگواردوێلا ئەنچلۆتی ئەم ڕایەنەرە گەورانە کۆتایی سەردەمی سیمۆنی کۆتایی هاتووە لەگەڵ ئەتلاتیکۆ مەدریددا خۆی سیمیۆنی لەوەتەی کە لەگەر ئەتلێتیکۆ مەدریدیشە کە لەوەتەی لەگەر ئەو تیپە دەتوانم بڵێم پێکاتەیەکی دروست کردووە شێوازەکەی لای هەمووان ڕوونە کە ئەو تیپە بە هەموو یاریزانەکانەوە بەرگری دەکات و بە هێرشی هەڵگەڕاوە بیان یاخود بە کۆمەڵێک یاریزانەکان هێرش دەبن و لە هەمان کاتژە دەگەڕێنەوە ینی بۆ ئەم پێکاتەیە خۆمان دەزانین کە دەبێت دوو هێرشبەر یاخود هێرشبەرێک کە تو یاری دەکات دەبێت گۆڵکەرێکی تەواو ئامادە بێت لە نیو هەل گۆڵ تۆمار بکات بۆ چونکە تۆ کاتێک کە تیپێک بە بەردەوام یعنی تۆ سیر کە یاری ڕابردوو کە لە بەرامبەر گرانەدە دۆڕاوە کاراسکۆ دیپاوە لیمار تریپێ لە ناوەڕاستن ینی تۆ سیر کە سەرجەمیان لایەنی بەرگرین تەنها فلیکس و سوارێز لە پێشەوەن ینی چیمان پێ دەڵێ بێزگە لەو سێ بەرگری کارش لە دواوە ینی ئەو تیپە بەرگری دەکات دواتر دەچێتە پێشەوە گۆڵێک تۆمار دەکات یاخود 1-0 دەباتەوە یان 2-0 یان 2-1 ینی بە شێوازێکە دەبێت ئەو هێرش بەرانەی کە یاری دەکەن بۆ ئەتلێتیکۆ مەدرید دەبێت لە نیو فرسە گۆڵ بکەن لە نیو هەل گۆڵ بکەن ینی ئەوەی ئەم وەرزە ئەتلێتیکۆ مەدریدی بەو شێوازە بردووە ئەتلێتیکۆ مەدریدی ئاز ناجێگیر کردووە ئەوەیە کە سوارێز گۆڵکەرێکی باش نییە لە ئێستادا یعنی وەرزی ڕابردوو دەتوانم بڵێم هۆکاری سەرەکی بۆ لالیگا ببن ئەتلێتیکۆ مەدرید بەڵام ئەم وەرزەوە نییە یعنی تۆ سیر کە حەوت یاریە گۆڵی تۆمار نەکردەوە بۆ ئەتلێتیکۆ مەدرید لە هەمان کاتە جواو فلیکس لەگەڵ ئەو هێرشبەرە بە هەمان شێوە ئەویش دو یاری سێ یاری اینجا گۆڵەکەت بۆ تۆمار دەکات بۆیە دەتوانم بڵێم ئەتلێتیکۆ مەدرید و سیمیۆنی ئەم وەرزە بەهۆی ئەوەی کە هێرشبەرێک نییە هێرشبەرێکی قەناسی نییە بۆی کە بتوانێت یاریەکان لەگەلاکاتەوە یاخود گۆڵ تۆمار بکات
ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەتلتیکۆ مەدرید تا دوا خولەک نەتوانێت بەرگریەکەی بە تەواوی بکات و گۆڵیشی لە تۆمار دەکرێت و شکست دێنێ یانی تۆ سیر کە چوار یاریە بە دوای یەک لە لالیگە شکست دێنێ یعنی ئەمە هۆکارێکە بۆی کە بڵێن ئێستا ئەتلتیکۆ مەدرید پێویستی بەوەیە یان سیمیۆنی نوێبوونەوەیەک لە پێکاتەکەی بکە یەک دوو یاریزان یاخود یاریزانێکی زیاتر بۆ هێرشبەر دابنێ لەسەر حسابی ئەو یاریزانانێکە لە بەرگری یاریان پێ دەکات بۆ ئەوی بتوانێت ڕیتمەکەی والێ بکات ئەگەر لە یاریە پێنج هەل دروست کرد ببێت بە 10 هەل ببێت بە 15 هەل لەم هەلانە بە حتمما گۆڵ زیاتر تۆمار دەکرێن جا هەر یاریزانێک بێت تۆ سیرکە سوارز گۆڵکەر یانەکەیەکە لەوە چەند یاریە گۆڵیش تۆمار نەکرد هیچ یاریزانێکتر نییە شوێنگرەوەی ببێت بە گۆڵکەر یانەکە ینی تۆ ناوەڕاستەکانیش هەمووی بەرگری بن دیپاول لەگەڵ ئەرجەنتین و لەگەڵ ئەو یانانەش یاری کردووە هەمووی کۆکەوە 15 گۆڵی نییە یعنی ئەمە یاریزانێکی گۆڵکەر نییە لە هەما کاتدا یاریزانێکی بەرگری زۆر باشە ئەمە دەتوانم بڵێم هۆکارێکە بۆی کە ئاستی ئەتلتیکۆ مەدرید ئەم وەرزە جێگیر نەبێ و لە دەرەوە یاریگای خۆشی زۆر بە خراپی یاری دەکات جگەلەوەی کە لە یاریگای خۆشی هەر هێشتا بە باشی دەرنەکەوتووە کاک پێشنگ ئێمە کە باسی هێڵی بەرگریەکەین ینی بۆ منە من ڕێک مۆرینۆی ئێستانە مۆرینۆی سەردەمی پۆرتۆ سەردەمی ئینتەر میلان چێلسی ئەنی بۆ منە بەرگری شیە کرد کە بۆ منە زۆر ئەستەم بوتی بەرامبەر گۆڵی لەسەر تۆمارکە بەڵام ئێستا ئێمە کە باسی بۆ یاڵم کۆتایی پیادۆ سەردەمی سیمۆنی ئەو شێوازەی سیمۆنی ینی ئێمە باسی بەکەین کە بەرگری یاریەکە بەڵام چوار یاریە دۆڕێ ینی سەریکە مە بەسم چییە ینی بەرگری شوکو مۆرینۆ ناکە گۆڵ لێ تۆمار نەکرێت لە هەمە کاتە بەرگری شەکە گۆڵیشی لێ تۆمار نەکرێت و هێرش بەری ینی بۆ منە ئێمە زۆر ئێمە لەناو وەسەکەین ینی چەند یاریزانمان بیستووە کە بوتوێتی کاکە لەبەر شێوازی ئەم ڕایەنەرە ناچمەم تیپەوە بۆ منە گۆڵکاری قەناس و ئەو یاریزانێک کە حەزیان بە شێوازی هێرشبەری ناچن لە تیپێکی یۆکو ئەتڵەتیکۆیاریکەن کە سیمۆنی بەسەرف پشت بە شێوازی بەرگریە بەستێ کەواتە بەرگریەکەش یۆکو پێویست نییە یەکێک لە ناجوانیەکانی ژیانەوەیە کاتە ئینسان بە پرسیارەتێک وەرەگرێ بەڵێ و دەمێنێتەوە ئەگەر ساڵ یەکەم وەکو دووەم بێ دووەم وەکو سێم بێ سێم وەکو چوارەم بێ ئەمە کەسێکی فاشلە واتە زەڕورە بیر لە ئەبدەیت بکاتەوە چکە ئەنی بە مروری زەمان تۆپی پێ پێشەکەوێت ئەنی تۆپی پێ لە هەفتاکانە بە شێوەیەک بووە کە هەر ڕەنگە یاساکانی ئەوەندە ناخۆش بوو بێ ڕەنگە تااقەتت نەبوو بێسێ ڕاست بەڵام ئێستا تۆپی پێگە بینین کە هەموو جیان چێژ لە بینینی ئەبینێ نەک تەنها هاندەرانی وەرشی خەڵکێک ڕەنگە ئەسڵەن ڕۆژە لە ڕۆژان شەقی لە تۆپ نابێ بەڵام ئامادەی ئەوەی تا بێ سێ چوار یاری بەسەرێکەوە سێرکە سیمیۆنی ئەم کەسەیە کە ئەوەی پێشکەشی کردووە لە جوانی و لە خراپەکانیان لەو موقعی بەرپرسیارەتیە کە ڕایەنەرە پێشکەشی کردووە لە پاڵ پێشکەشکردنەکە تا ئێستا ئەبدەیتێکی وامان لە سیمیۆنی نەدیوە کە ئەتلەتیکۆی ئەم وەرزە لە وەرزی ڕابردوو جیاوازتر بێ تەنها چانس و چەند هۆکارێکی دیکە ڕەنگە هۆکار بوو بێ کە بۆ نمونە وەرزی ڕابردوو لالیگای بردوێتەوە لە پاشەک شەو لە مەسەلەی کۆرۆنا و چی و چی دەرفەتێک بواتە پێش بۆ سیمیۆنی بتوانێەوە بکات ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ سەرڕایەوەی ئەتلەتیکۆ مەدرید بیرمان نەچێت لە دوای ڕیال مەدریدەوە باشترین پێکاتێ هەیە بە بڕای من ینی لە پێش بەرشەلۆنەوەش بیدێ چەندینە سێرە لە ڕیزەکانی داریەکە بەڵام نەمان بینیوە یارێکی چێژبەخش پێشکەش بکە هۆکارەکەشی 2000 وەکوتمان هەمووی سیمیۆنیە کە ئەبدەیتێ لەم ڕایەنەرایە نابینین یاری بۆ برنەوەی سێخاڵەکە نەک برنەوەیە کە چۆنەڵی برنەوەیکی لانی کەم کە تۆ بە دیاریادێت ئەتلەتیکۆ مەدریدەوە دانیشی تۆزە چێژت پێ بەخشاوە نییە ینی لە حاڵی بەریەکەوتنی لەگەڵیانە گەورەکانی شاتۆ یارێکی بە چێژ نبینی ئەوەندەی یاریێگە بینی خەشن و چوزانم قوەتی تیا بەکارێ و دواتر کە گۆڵێکی تۆمار کرد بگەڕێتە دواوە دەرگاکانی یاریگا بەسەر تیپی بەرامبەراداخە ئەمە هۆکار بۆ بۆەوەی ئێمە لێرەیە کاک پێشنگ ینی بەیەک جیاوازی بکەین ئێستا کە ئەنجامەکانی مۆرینۆ بۆ نەوەکو پێویست نییە مۆرینۆ چەند ساڵێکە ڕایەندەراتی هەتی پێوەگرێ وەکو پێویست نییە ئێمە باس لەوە ناکەین کە ئەم ڕایەندەرە کەسایەتی ڕایەندەرەکە بانی بە نمونە لە سیمۆنی ڕایەندەرێکی گەورەیە ڕناوێکی گەورەیە لە ئەوکاری لەوە ناکرێت بەڵام دوجار ئەبێ ئەم ڕایەندەرە نەبتوان ئەبدەیت کەن ئێستا تا 2-3 ساڵ پێش ئێستاش ئەگە سەرنج بی پیپ گواردیۆلا ئەنجامی شێکردە قوربانی فەلسەفەی یاریکردنی خۆی بۆ نمونە 2-3 گۆڵ لە دواوە بوو ئەم لە تیکی تاکەی خۆی ناکەوت
عنی کۆنتڕۆڵکردنی تۆپ بوو کاکە تۆ پێویستە بە تۆمارکردنی گۆڵ لە زووترین کاتە بۆی بۆ نەسەکەی بۆ قۆناغەکانی داهاتووی چامپیۆنزی بەڵام زۆر جار ئەنجامی کردە قوربانی فەلسەفەی خۆی ئێستا ئەبینین گواردیۆلا فەلسەفەی خۆی کاتە قوربانی ئەنجام یعنی هەندێک یاری هەیە بووە لە وەرزی پار بەرگری یاری کردەوە بۆ نمونە ناچارە ئێمە باس لەواکەین ئەبێ سیمۆنی ینی گۆڕانکاری لە شێواز یاری کاک داروان قسێکی جوانی کرد بۆ منە هێرشبەرە زیاب بکە وەرونە لە پێشەوە یاخود بۆ منە واز لەو شێوازە بەرگریە سەرفە بێنێ کۆ ئێمە باز لە کەساتیان سیمۆنی ناکەین سیمۆنی ڕایەنەریشی گەورەی بەڵام شێوازەکەی پێم وایە نەکی ئەو هی مۆرنۆش بەسەر چۆکۆتایی پێات و ئەم شێوازە بەرگریەکە لە ئێستایا کەمترین ڕایەنەران پشتی پێبەستن با بێمە سەر کاک داروان کۆتا تەوەرمان لەسەر بەشلۆنایە بەگشتی چکە بەڕاستی هەندەران ئەبێ ئەوە بزانن یانی بەشلۆنە ئەگە ئەم ساڵ وەرزی داهاتوش وەرزی ئەم ساڵ و من ئەڵم نەک ئەم ساڵ وەرزی داهاتوش لە ژێر سەرپەرشتی چاوی نازناونەبە نابێ هەندەران گلەی بکەن ئەم تیپە کەوتووە ینی بە مانای کەلیمە کەوتووە پێویستی بە فریاد ڕاستێکە کە هەڵی سێنێتەوە لە ئێستا چاویە تۆ بۆتە ڕایەنەری ئەم تیپە ینی بۆ نمونە هەندێک یاریزانی وەکو گاڤی و بۆ نمونە نیتۆ بۆ نمونە یاریزانی چۆک و عەبدوسەمەد زەلزولی و ئەمانە کۆمەڵێک یاریزانی لاوی ئەم پێکهاتەیە ئەم تیپەن یانی ئەم قوتابخانەیە جارێکتر زیندووە بێتەوە قوتابخانەی لاماسیە بۆیە هەندران ئێستا ئەبێ گلەی بکەن لەوەی کە تیپەکەیان نازناو نەبا بەشلۆنە چۆنە بینی بەشلۆنە پێ دوایە ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ کام ساڵ چامپیۆنز لیگ نا لا لیگا وڵی چامپیۆنز لیگی هەر تیپێک کە بەشێک لەندەرە ڕایەن نییە لە ماڵەوە نەکات چامپیۆنز لیگ مەبەستم کاک داروان مەبەستم ئەوەیە بگا بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەڵێ بەڵێ کاتێککە تیپ تۆشی شکست دەبێ ینی دەبێ بزانین هۆکارەکەی چییە بۆ نمونونەکە هەڵسەنگاندن بۆ تیپێک بکەن کە تووشی شکست بۆ ینی سێ هۆکاری سەرەکی هەیە بۆی کە تیپ تووشی شکست بێ یەکێک لەوانە قەیرانی دەستەی کارجێر و سەرۆکایەتی دووەمیان قەیرانی ڕاهێنەر و سێمیشیان یاریزانەکان و لە هەمان کاتیشدا دارایی کە دارایی زۆر هاندەران گرنگی پێ نادەن چکە ئەوی ڕووکەشەی کە دەیبینن هاندەران ڕاهێنەر و یاریزان و سەرۆکایەتی دەبینێت بارسا پێشتر قەیرانێکی سەرۆکایەتی و کارجێری زۆر خراپی هەبوو تا ئەو کاتەی کە هەڵبژاردن کرا و لاپۆرتا هات و دەتوانم بڵێم ئەمەی تۆزێک بۆ ڕێک بووە دواتر تووشی قەیرانی ڕاهێنەرایەتی هات کە کومان لەسەر شێوازی یاریکردنێک و لەسەر یاریکردنی کۆمەڵێک یاریزان لە پێکهاتەی سەرێکی و کۆمەڵێک بابەتی تتووە کۆمەڵێک لێدوان دژی ڕاهێنەران و یاریزانەکان خودی یاریزانەکانی خۆی و کۆمەڵێک بابەتی تر دەتوانم بڵێم ئەمەش قەیرانێک بوو لە قەیرانەکان کە تووشی بارسا هاتبوو لەگەڵ ئەوەش کە کومان لەگەڵ کارجێری ئەو کارگێڕە نوێیەکە بەهۆی ئەوەی کە کارجێری پێشووتر بارتۆمیۆ دەستنیشانیان کردبوو ینی ئەمە دەتوانم هەر کێشە بوو لە نێوانیان ئەمانە دەتوانم بڵێم هۆکاری ئەوە بوون کە تیپێکی لەو شێوەیە دروست بێت کە بارسا تیپێک دروست کات کە ڕکابەری هیچ تیپێک نکات یانەیەک بێت کە تەنها یانەیەکی ئاسایی بێت و ئەو یاریزانانەی کەشی کە ڕویان لە یانەکە کرد لە یانەکانی تر ئەو یاریزانانە بوو کە گرێبەستیان تەواو بوو بۆ نمونە وەکوی ئێرگارسیا کە ناڵم یاریزانانی خراپە بەڵام یاریزانێک بوو کە گرێبەستی تەواو بوو ینی بە ئازادان هات لە هەمان کاتە دیپای ئەویش لەسەر خواستی کومان هات کە کومان پێداگر بوو لەسەرەوەی لۆک دیۆن کات کە دەتوانم بڵێم ئێستا و یاریزانێکە هیچ کاریگەریەشی نییە لەسەر بارسەلۆنا ینی ئەمە دەتوانم بڵێم دێست هات دێستیش بە هەمان شێوە لەسەر داوای کومان بوو کە کومان ئەو کاتەی ڕاهێنەری هۆڵندای بوو کە دەیگوت حەز دەکەم ببێتە هۆڵندی بۆ یاری پێ بکەم لە هۆڵندا کە ئەو هاتە بارسای پێداگر بوو لەسەر گواستنەوەی فرۆشتنی ئێمەرسۆن بەهۆی قەیرانەوە یعنی ئەو بابەتانە دەتوانم بڵم تیپێک دروست بوو کە بۆ قەیرانان تێپەڕی و ئێستا تیپێک دروست بووە کە دەتوانم بڵێم سەرۆکایەتی باشە ڕاهێنەرێکی باشی بواتوە کە دەتوانم بڵم کوڕیانەکەی و لەبەر ڕێزی و ئەو ئەفسانەیە کە ئەو لەیانەکە هەی بووە یارزانەکان ڕێزی لێدەگرن و تەنانەت ڕاگەیاندکارەکانیش یارمەتی دەدەن لە ڕووی ڕخنەوە لە هەموو بابەتێکەوە بەڵام ئەو تیپی ئێستا دەبێ مەواقع بین دەبێ هاندەرانی بارساژ لەگەڵ ئەمە کۆک بن کە ئەم تیپی ڕکابەری نییە بۆ نازناوەکە دەتوانم بڵم تیپێکە ڕکابەر دەکات بۆ بەدەستێنانی پلێک لە پلەکان بۆ بەشداریکردن لە چامپیۆنز لیگ ئەو تیپە ڕکابەری دەکات بۆەوەی کە بتوانێت تیپێکی دروست بکات بەشداری چامپیۆنز لیگی وەرزدا بکات بۆ
چونکە یاریزانی گەورە ڕووی لایەنەکە ناکەن لەگەر بەشداری چامپیۆنز لیگ نەکا یعنی تۆ سەوسەوەر کە گە بارسا بەشداری چامپیۆنز لیگ وەرز داهاتوو نەکا نابێ گرێبەست بۆ هاڵاند بنێرێ نابێ گرێبەست بۆ یاریزانێکی وەکو دیلیخت بنێرێ بۆ بەرگری نابێ گرێبەست بۆ یاریزانی گەورە بنێرێ بۆ چونکە نایانە تیپێک یاری بکەن کە لە چامپیۆنز لیگ بەشداری نەکا بۆیە پێم وایە بارسا ئێستا هەموو هەوڵێکی بۆیە کە بەشداری چامپیۆنز لیگ بکە من لەوەی کە ئێستا لەو کاتێکە زاوی هاتووە دەتوانم بڵێم سەیری یاریەکانم کردووە یاری بە یاری گۆڕانکاری لە ئاستی تیپەکە دروست بووە بەڵام ئەوەی کە بارسا پێوەی دەناڵێن و دەتوانم لەم تا کۆتایی وەرزەکەش خاڵی لاوە زیانەکەی هێلی بەرگریە هێلی بەرگریشی یەکجار خراپی هەیە هەم لە ڕاستەوە تاکو و چەپ هەر هەمان بەرگری خراپن لە هەمان کا داوای کردووە ڕنگدانەوەی بۆ سەر تێشتێگن بێت و لە هەموو یاریە گۆڵی ئاسانی لە تۆمار بکرێ پێم وایە ئەمە خاڵی لاوازی تیپەکەیە بەڵام لە بەرگری بەرەو پێشەوە بۆ هێرشبەری لەگەڵ ئەوەی هێرشبەرێکی بەزموندار و هێرشبەرێکی باشی نییە جگە لە عوسمان دیمبلی کە ئێستا دیپای موساب بووە دەتوانم بڵم تیپێکی باشە لەو ڕۆچکە هەلی زۆر دروست دەکات هێرشی زۆر دەبا و کۆنتترۆلی یاریش دەکات بەڵام ئەو خاڵە لاوازەی بەرگری و گۆڵ پارێز کە ڕەنگی داوەتە سەر گۆڵە پارێزش دەتوانم بڵم مەمە وای کردووە کە تیپەکە نەتوانێت پارێزگاری لە گۆڵەکان بکە ینی تۆ سیر کە دوو گۆڵ بکەیت دواتر دوو گۆڵی تر بخۆیەوە ینی ئەمە پێمان دەڵێن کە هێلی بەرگریەکی یەکجار لاوازە بۆیە پێم وایە زاوی دەبێت هەموو هەوڵێک بدا کە ئەم ئەگەر نەشتوانن هیچ یاریزانێک لە گواستنەوەکان بگوازنەوە لەوەی کە مانگیەک بتوانێت کە لە شێواز یاریکردن لە بەتایبەتی ئەوەی کە ئێستا سێ بەرگریکار یاری پێدەکا ئاینی ئەمە بتوانێت کە تۆزێک ئەو خاڵە لاوازە لەسەر خۆی لا بە بۆی بەشداری چامپیۆنز لیگ بکات بەڵام لەگەڵ ئەوژە من پێم وایە بارسا بەهۆی ئەوەی کە تیپێکی گەورەیە زۆر جاریانەکان کە بەرامبەر یاری دەکەن ناتوانن زۆر فشاری لێ بکەن ناتوانن زۆر ئوسلوبی خۆیان بەسەردا بسەپێنن بە تایبەتی تیپە بچووکەکان ئەمە یارمەتی دەرێکی باش دەبێت بۆی کە بتوانێت یاری ئاسانەکان بباتەوە یاری گەورەکان وەکو یاریەکەی سیڤیا بتوانێت ئەگەر هیچ نەبێ بەرامبەر بێ بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکات زۆر باشە پێشەن بەشێکی زۆر لە چاودێران پێیان وا بکە کومان گۆڕینی کومان ینی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ ینی کومان ڕایەنەرێکی گەورە و بە ئەزمونە ینی من بخۆم هیچ بنەوە کەسانی کە ئەموت کێشەی بەشلۆنە کێشەی ڕایەنەر نییە ینی ڕایەنەر چی بکات لە تیپێکە بەڕاستی سەرۆکایەتی پێشی تیپەکە ئەم تیپەی وێران کرد ینی تووشی ئینهاری کرد ینی تۆ ڕاتچی ینی لە شتێ من نیگەران بۆ دۆخی بەرشەلۆنەی پێ تێپەڕە بێت نەک لە بەرەوەی هەندەری بەرشەلۆنە بن لە بەرەوەی ئیتر ڕەنگە کلاسیکۆیەکی خۆش نەبینین ڕەنگە دووسێ یاری بە چێشتر لە لالیگایە نەبینین ئەزانین چی من بڕوام وا بوو بە میسیشەوە بەرشەلۆنە بەرەو مردن نەچوو بەڵام ڕۆشتنی میسی کۆتا بزماری لە تاوتەکەی بەرشەلۆنەدا بەرشەلۆنە بە چیەتە پێش چاو ئەو منجەڵە برنجە یەکێ پیازی تێکە یەکێ ڕۆنی تێکە یەکێ ئاوی تێکە یەکێ برنجەکەی تێکە و لاخیرە پرپۆڵە دەرەچی بەرشەلۆنە ئەم مودێ بە واقارەیە ڕۆی ینی کۆمان هات کۆمەڵە گۆڕانکاری کرد چاوی هاتووە ئەمانەی بەدڵ نییە سیتین هەندێشتیکەی کرد لاپۆرتا شتێکیەوێ و پێشتر باتۆمەوە ینی بەرشەلۆنە سا بووە بە تیپێک کەس نازانێت مەنجەڵەکەی ینی هەموو شتێکی تیا ئیلا مۆتاو چێژ نەبێ یعنی ئەگەر تۆ بتوێت لێ بخۆی هیچ دەستگیر نابێ بۆیە وەک پرسیارێکە بەرشەلۆنە پێویستی بە 6 ساڵ هەیە بۆ خۆ بنیادانەوە قسەکەی من لێرەیەوەیە بەرشەلۆنە تیپێکی مەزنە قوتابخانەیەکی گەورەی هەیە ڕەنگە لە داهاتوودا بتوانێت خۆی بنیاد بنێتەوە بەڵام بەمەرجی چی بەمەرجی دەستکراوەکردنی چاوی لە قسم بۆگەل کاکە دەیتی بکەم دەی دەستی من من بەریە کاک دارەوان کاتمان نەمە مامۆساریان کە سپاس بۆ کاک داراوان هەمە ڕۆژناونووسی وەرشی سپاس بۆ پێشەن غەفور مادوومانکردن هیوادارم کە قسەکانتان جێگی خۆی گرتیەوە سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم دیارە کاتمان نەما هیوادارین کە جارێکتر چێبڕکێکی خۆش لالیگای بینەوە پێم وایە ڕیال مەدرید ئەمساڵ بە ئەگەرێکی زۆر نازناوەکە یەک لە یەکاتەوە لە بەرەوەی بەڕاستی ئاستی زۆر بەرزی پێشش سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە شەڵاتی دادوینەوە خزمەت خواتان لەگەڵ